پەیامی خۆی هەیە من دەمەوێت قسەی لەگەڵ بکەم بەڵێ دەشنێ خان بە شوێشی ڕاستەوخۆ تۆ لێرە چ پەیامێکت هەیە؟ بەڵێ ئەمە دروشمەکانن من دەمەوێت لەگەڵ چەند کەسێکی دیکە قسە بکەم ئێوە لێرن وەکو ژنان وەکو ئافرەتان دەتانێت لەم ڕۆژانە چ پەیامێک بگەین دەبینێن چ لە زەیتون بەرز کراوەتەوە ئەگەر ئێستا پەیامی خۆت بگەینی تۆ لێرەی دەتێت چ پەیامێک بگەینی لەبەر پەیامی من ئێمڕۆ ڕۆژی ڕاپەڕینە کە هەولێر ئازاد کرا بەڵام لە هەمان ڕۆژ ئەیبینین کە ئەفرین لەم دەقەیە بەناحەقی لە هەموو دنیایەوە کە کەس ئاگای لێ نییە کە تورکیا چیەکە بەرامبەر بە ئەفرین کە ئەو شارە بووە کە ئەو شێرە بووە دژی تیرۆر بووە لەو ڕۆژێک کە ئیمڕۆ ڕاپەڕین بووە هەولێر ئازاد کراوە لە هەمان ڕۆژ ئەبینین خوشک و براکانمان لە ئەفرین لە چه حاڵەتێکین وا ماوەیەکی تر یادی هەڵەبجەیە بەڵام لە چه ئاستاکەین لە چش تاکەی یعنی کورد هەمیشە ئەم مێژووی ئێمە دووبارە بێتەوە عەزابی ئێمە دووبارە بێتەوە دوێنێ هەڵەبجە بوو ئیمڕۆ ئەفرینە پێرێ کەرکووک بوو هەر ڕۆژی شوێنێکی ترە جا بۆیە ئێمە حەزەکەین هەمومان دەنگمان بەرزکەین وەک مرۆڤ پێش هەموو شتێک وەک مرۆڤ بڵێن UN کە ئێوە دەبێت مافی مرۆڤ بپارێزن ئەو مناڵانەی کە دوێنێ پێرە بینیتان چیان بەسەر هات